بەڵێ ئێمە وەکو دەرچوانی دانەمەنجراوی پزیشکی بۆ ساڵی 2024 ژمارەی ئەسڵی خۆمان 273 قوتابن، بەڵام تەنها 124 قوتابی هاتوونە بۆ ئەم گرتبوونەوەیە. داواکەری ئێمە زۆر سادێت، تەنها ئەومانەوەیەکەوە حەقی خۆمان دامان بمەزرێنن و ئەم دانەمەزرانەی ئێمە تاخیربوونی دامەزراندنی ئێمە تەسیرەکە کە سەر هەموو لەبەندانی دیکە پزیشکانی دیکە، ئەوە بێجگەلەوەی ساڵێکی ئێمە و هەروە ئەفەوتێ خەریکە، چونکە ساڵانی پێشووتر ئەم کاتانە هەموو مقیمەکان لە ناو دەواما بوون، لە ناو جەدوەلا بوون، بەڵام ئێمە تاوەکو ئێستا هیچ داهاتوویەکمان دیار نییە و هیچ بەڵێنێکیان پێ نەداوین، بە ئێمە شوتمان وەکو مافی خۆمان دوایێ تەبعاً ڕێپێدانمان وەرگرت، وتمان با گربوونەوەکە بکەین، خۆمان بینە ناو مەیدانەوە و داواکارەکانمان بگەین و هیوادارین کەوا جوابمان بدەنەوە. وەکو خۆبەخش قرارمان نەداوە کەسمان ئەو کارە بکەین، لەبەرەوەی دامەزراندن مافی هەموو دەرچووەکە نەک تەنها پزیشکی و ئەهلیەکانیش وەرمان ناگرن جارێ، لەبەرەوەی ئێمە ئەکسپریەنس یاخود بڵێن ئەزموونمان نییە لە حکومی داواممان نەکردووە، جارێ وەرمان ناگرن لە ئەهلیەکان.